بەڕێوەبەرایەتی وەرش و لاوانی هەڵەبجە خولێکی تێنسی سەرزەوی بۆ 22 یاریزان کردەوە. یاری کۆتایی خولەکەی بەهێزی پێوە دیار بوو لە نێوان هەردوو یاریزان ڕۆژین ئەکرەم و ئالان سەلام ئەنجام درا. یاریەکە بە دوو کۆمەڵی بێوەڵام لە بەرژەوەندی کۆژین سەلام کۆتایی پێ دەتوانی بێتە پاڵەوانی خولەکە. سەرپەرشتیار یاریەکە دەڵێت ئەو بۆ یەکەم جارە خولی تێنسی سەرزەوی لە شارەکە دەکرێتەوە و دەیانەوێت وەرشەکە لای خەڵک و وەرزشکاران ئاشنا بکەن و دەیانەوێت لە داهاتوودا وەرشکارانی تێنسی سەرزەوی پەروەردە بکەن و بەشداری خولەکانی کوردستان بکەن. ئێمە وەکو ناوەندی وەرش و لاوانی هەڵەبجە هەستین بەکردنەوەی خولێکی کراوەی تێنسی سەرزەوی بۆ یاریزان ئازبەرزەکانی پارێزگای هەڵەبجە سلێمانی، پێنجوێن کەلار، بازیان، پیرەمەگرون، خورماڵ. تایدا 22 یاریزانی ئازبەرز بەشداریان کرد بە سوپاسەوە. یاریەکان بەڕێوە چوو لە یاریگای ناوەندی وەرش و لاوانی هەڵەبجە لە دەی مانگ دەینۆ ڕۆژی پێنجشەمە دەستکرا بە خولەکە. ئەمڕۆ کە سیانزەی مانگە کۆتا یاری خولەکە ئەکرێ نێوان ڕۆژین ئەکرەم و ئالان سەلام، دو یاریزانی ئازبەرزن. زۆربەی کات لە یاریە کۆتاییەکانە ئەبینرێن. خولەکە تایسە سەرکەوتوو بۆ سوپاس بۆ هیچ گرفتێکمان نەبووە. ئەوەی کە لە توانەمان نابووە توانیمانەکە بە باشترین شێوە بەڕێوەی بەرین. ئامانجمان لەم خولە ناسانی یاریەکەیە بە پارێزگای هەڵەبجە زیاتر کە هاوڵاتیان لە ڕێی تەلەڤیزیۆنەکان، سۆسیال میدیا لە ڕێی ئامادەبوونیان لە یاریگاوە بتوانن کە بە یاساکان یاریەکە ئاشنابن، بە شێوەی یاریکە ئاشنابن، بتوانین سەرەتایە بێ بۆ دروستکردنی قاعدەیەکی تێنز لە هەڵەبجە. ئەگەر لە ڕێی مەدرسەیەکەوە بێت، لە ڕێی یانەکانەوە بێ، بتوانین کە یاریزانی مناڵ دروست بکەین بۆ ئەوەی بەشداری بکەن لە خولەکانی کوردستان و عێراق لە داهاتووە.